دوای تێپەڕبوونی 4 ساڵ و 6 مانگ بەسەر ئاڵۆزیەکانی ئەو وڵاتەدا سەرۆکی سووریا دەڵێت بە هیچ شێوەیەک دەستبەرداری دەسەڵات نابێت و دەبێت ئەو پرسە تەنها لە ڕێگەی هەڵبژاردنەوە بێت و گەلەکەی بڕیاری لەسەر بدات. لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ ژمارەیەک ڕۆژنامەنووسی ڕووسی بەشار ئەسەد تەکیدی کردەوە بلکەچی فشارە دەرەکیەکان نابێت و دەستبەرداری دەسەڵات نابێت. ڕاشی گەیاند ئێران لە ڕووی سیاسی و ئابووری و سەربازیەوە پیشگیری تون لە حکوومەتەکەی دەکات، بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕەتی کردەوە ئێران هیچ هێزێکی وشکانی بۆ بەشداریکردنی لە شەڕی سووریا ڕەوانە کردبێت. سەبارەت بە پرسی کوردیش سەرۆکی سووریا ڕایگەیاند لە دوای لە ناوبردنی چەکدارانی داعش و بەرەی نوسڕە و هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا دەتوانرێت لەسەر ئاستی نێودەوڵەتی گفتوگۆ لەسەر داواکانی کورد بکرێت. وتیشی ڕێگری لە هیچ داوایەکی کورد ناکەن ئەگەر هەرڕەشە لە یەک پارچەیی خاکی سووریا نەکات. هەر لەو چاوپێکەوتنەدا ئەسەد ئاماژەی بەوەش کرد بەهۆی تیرۆرەوە 4 ملیۆن کەس لە سووریا هەڵاتون و ملیۆنە هایتر لە ناوخۆی وڵاتدا ئاوارە بوون و بەشێکی زۆریشیان ڕویان لە ئەوروپا کردووە. وتیشی ئەگەر ئەوروپا بەدەست قەیرانی پەنابەرانەوە دەناڵێنێت ئەوە با چیتر پشگیری لە تیرۆریستان نەکات. ئەوتانی بەشار ئەسەد لە کاتێکدایە ڕێخەرینەتەوە یەکگرتوەکان بۆ کاروباری مرۆیی لە سووریا پێشبینی کرد لە کۆتایی ئەم ساڵدا ملیۆنێک هاوڵاتی تری سووریا ئاوارە بن. حتى الآن لا يوجد قتال على الأرض مشترك. لەلایەکی ترەوە و لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کەناڵی ڕسمی وڵاتەکەی وەلید موعەلیم وەزیری دەرەوەی سووریا ڕەتی کردەوە هێزەکانی رووسیا بەشداریان لە شەڕی ناوخۆی وڵاتەکەیدا کردبێت لە بەرژەوەندی سوپای سووریا، بەڵام تەکیدی کردەوە لەوەی هەر کاتێک پێویست بکات دیمەشق داوا لە مۆسکۆ دەکات بەشداری لە شەڕەکاندا بکات. هاوکات وەزارەتی دەرەوەی رووسیا ڕایگەیاند مۆسکۆ هەوڵ دەدات ڕێگری لە ڕوودانی کارەساتێکی سەرتاسەری لە سووریا بکات. وتیشی حکوومەتەکەی ئامادەیە زانیاری سەبارەت بە هاوکاری سەربازی لەگەڵ سووریا پێشکەش بە ئەمریکا بکات. تاکیدیشی کردەوە مۆسکۆ پشگیری لە ڕژێمی بەشار ئەسەد ناکات، بەڵکو هەوڵ بۆ پاراستنی دەوڵەتی سووریا دەدات و ئامادەشن لەگەڵ واشنگتۆن بکەونە گفتوگۆ. لە بەرامبەریشدا جۆن ئێرنست وتەبێژی کۆشکی سپی لە ئەمریکا ڕایگەیاند ئامادەن پێشنیازەکەی مۆسکۆ قبوڵ بکەن بۆ ئەنجامدانی وتوێژی تەکتیکی و پراکتیکی سەبارەت بە دۆخی سووریا و لە ناوبردنی داعش. لەم دوایشدا حکوومەتی واشنگتن نیگەرانی خۆی نیشاندا سەبارەت بە جموجۆڵە سەربازیەکانی رووسیا لە نزیک شاری لازقیە لە خۆرئاوای سووریا. وتەوێژی وەزارەتی بەرگری ئەمریکاش ڕایگەیاند بوو رووسیا پلان بۆ بنیادنانی بنکەیەکی ئاسمانی پێشکەوتوو لەو شارەدا دەڕێژێت، بەڵام مۆسکۆ ئەوتانی ڕەت کردەوە. لە ساڵی 2014دا و لە هەڵبژاردنێکدا کە لە ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتدا ئەنجامدرا سەر لە نوێ بەشار ئەسەد بەڕێژەی لە سەدا 88.7 دەنگەکان بە سەرۆکی سووریا هەڵبژێردرایەوە. لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش ئەنجامەکەیان ڕەت کردەوە چونکە هەڵبژاردنەکە لە کاتێکدا بەڕێوە چووە کە سووریا لە شەڕێکی ناوخۆییدایە. تا ئێساش زیاتر لە 250,000 کەس بەهۆی شەڕ و پێکادانەکانەوە لە سووریا کوژراون و ملیۆنان کەسی دیکەیش ناچار بوون ماڵ و حاڵی خۆیان جێهێڵن. کاروان شێخ موحسین NRT